لەلایەن چەند چەکدارێکی نەناسراوەوە دەستڕێژی گولا لە مەڵبەندی 11 یەکگرتووی ئیسلامی کوردستان کرا لە چەمچەماڵ. بەرپرسی مەڵبەندی حیزبەکەیش لە سنوورەکە هۆکارەکەی بۆ هەڵوێستی حیزبەکەی گەڕاندەوە لە پرسی سەرۆکایەتی هەرێم و دۆخی سیاسی ئێستای هەرێم، هاوکات هیچ کەس و لایەنێکشی تۆمەتبار نەکرد بە ڕووداوەکە. وەکو کاتی ئاسایی خۆم شەو حرەز بووم، سەعات تقریبا 2 ئەو برایەترم هەڵسان لە دوای خۆم حرەز بێ، ئەیتر پێشەوەی ئەو بێ تەقەکان سەلێ تەقە کرا، کە تەقەکان کرا ئەیتر من سەیرم کرد سیارەیەکی سپی بوو، هەر دەست بەجێ سیارەکە ڕۆی، یعنی ئەوە نەوێ بوەستێ کە لەگەڵ تەقەکان و ئیتر لە بەرچاون بوو. تەقەکردن لە بارەگای مەڵبەندی یەکگرتوو هیچ زیانێکی گیانی لێ نەکەوتەوە، بەڵام زیانی مادی بەدوای خۆی دایەنا و فیشەک بەر ئۆتۆمبیل و بینای مەڵبەندەکەیان کەوتووە. بەرپرسی مەڵبەندی یەکگرتووش نیگەرانی خۆی لە ڕۆڵی هێزانیەکان دەربڕی و ڕایگەیاند سەرباری ئاگادارکردنەوەیان، بەڵام دوای 8 کاتژمێر لە ڕووداوەکە هێزانیەکان سەردانی شوێنی ڕووداوەکەیان کردووە. لەوە ئەچێ بەداخەوە بەشێک لە جەماوەری داخلەدڵ لە سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان، جەماوەرێکەوە لە ماوەی 24 ساڵی حکومڕانیە لە کوردستانە خۆشیەکی لەم حکوومەت و دەسەڵاتە نەبینیوە، ئەوەی لەلا دروست ببێکەوە یەکگرتووی ئیسلامی کوردستان هۆکارێک بووە لە دانیشتنی پەرلەمانی 19 ئابا بۆ ئەوەی ئەم سیستەمە گۆڕانکاری بەسەران نەکرێ. بە مەبەستی دانەکردنی ڕووداوەکەش ژمارەیە کادر و ئەندامی حیزبەکە بە چەند دروشمێکی جیاجا گردبوونەوەیکی ناڕەزاییان لە بەردەم مەڵبەندی حیزبەکەیان ئەنجامدا. سەرۆکی لیژنەی ئەمنی چەمچەماڵیش ڕایگەیاند لە ڕێگەی هێزانیەکانیانەوە لێکۆڵینەوەی ورد لە ڕووداوەکە دەکەن و هەوڵی دەستگیرکردنی ئەنجامدەرانی دەدەن تا بە سزای یاسایی خۆیان بگەن. ڕفتاری هاوشێوی ئەوە ڕوویداوە، ئێمە بە دەستێکی تێکدرانە و جێرە شێوێنی ئەزانین، تەسەور ناکەم و بەرمەز بێ لەلایەنێکی سیاسی دیاریکراوە یان مؤسسەیەکی دیاریکراوە، تەنها چەند کەسانێکی تێکدەرنیانەوەی کێشەوەی ئەمنی یان کێشەی سیاسی لە سنوورەکە دروست بکەن. لەو حاڵتانەمە توانیمانە کۆنتترۆلی بکەین چەند بڵین لە مانگی ڕابردووە 1-2 حاڵتی لەو شێوە بەرامبەر بە بارگاکانی پارتی دیموکراتی کوردستان، بەڵام ئجراعاتی ئەمنی خۆمان کردو و تاوانبارەکە گیرا و ڕادەسی دادگا کراوە. تەقەکردن لە مەڵبەندی یەکگرتوو دوابەدوای ئەوە دێت ماوەی کەمتر لە مانگێکە هاوشێوەی ئەم ڕووداوە تەقە لە لقی پارتی دیموکراتی کوردستان کرا لە چەمچەماڵ، پێشتریش لە پارێزگای هەڵەبجە بە هەمان شێوە تەقە لە بارەگای یەکگرتووی ئیسلامی کرا. ڕزگار جەبارێ نارتی، چەمچەماڵ.